دەستخۆش بۆ ئەم بەرهەمە جوانە کاگرێکوت جا پێش ئەوەی سەبارەت بە ئەم بەرهەما گفتوگۆ بکەین ئەمە وەکو هونەرمەندێک تۆش بە هەمان شێوەی هونەرمەندانی دیکە پەیامی خۆت بگەیەنی بۆ ڕۆژئاوای کوردستان. لەم ڕۆژە ناخۆشەیە طبعاً ئەو ڕووداوانەی کە بەسەر گەلی کوردایە هەمووی ینی هەتا باسی هەموویان یەک لە دوای یەک ناخۆشن بۆ گەلی کورد لەبەرەوەی گەلی کورد لەوەتەی هەیە و لەوەتەی هەبووە هەر دائیمەن هەر ژیانی بەدەگمەن بەخۆشی ژیابێت هەر ئاوارەی و دەربەدەری و هەموو جارێک سەرکوت کراوە هەموو جارێک هێرش کراوەتە سەری وەکو ئێستا ئەوەی کە لە ئێستا ئەیبینین هەموو دەوڵەتە عەرەبیەکان هەمووی دژی کورد ینی تۆ ئەگەر لێرە سیرکەیت هیچ دۆستێکت نییە هیچ کەس خۆی ناکا بە دۆستت ئەوەی هەڵە سێودانیشی هەمووی دژی تۆیە ژە هیوادارم پامێکم بۆ سەرکردە سیاسەکانە کە لەم کاتەیە ململانەکان وەلا بنێن چونکە ئێمە خۆمان بێکەسین خۆمان یەکگرتو بین ئەو ململانەیە وەلا بنێن و لە ئێستا یەک بگرن بۆ ئەوەی وەزعی کورد بەجارێک یەکلای بێتەوە نەکەر ئەوە بەڕێمان بکەن و جایتر هەمان شتمان بەسەرا بێنەوەێ. زۆر باشە دەستە خۆش بێت کاگرێکەوت پێم بڵێ بەرهەمەی کوردستان تەکستی چێە ئاوازی چێە و پێم وابێت تەکستەکە کەسێکی نزیکی خۆتە و لە هەمان کاتیشە هەر خۆشە ئێدیتی ئەم بەرهەمەت کردە دروستە. تێکستەکە هی باوکم بەڕەحمەت بێت ساڵی 1970 نووسیوێتی هەر بڵێم بۆ بارودۆخی کوردستانی ئەو زۆری شعر هەیە لەسەر کوردستان زۆربەی شارەکانی هەر بەسەر کوردستانە چکە ئەوکو باسمانگەرە شتانە هەر دووبارە بێتەوە ڕاستە کاتێک سەی شعرەکانی مەکرد ئەمە زۆر گونجاو بوو ئەوەل و تێکستەکانی تریشی هەمووی هەر باسی هەر چوار پارچەیە ینی ئەگەر دقت بێ هەمووی هەر کوردستانێکە و بەس کردیانە بە چوار پارچەوە ئەویش هەر لەسەر ئەو بابەتە نووسیوێتی ئێمە وتمانە کوردستانیەک کەواتە ئاوازەکەی لەلایەن چێوەیە وە چی یارمەتی دەرە بۆ ئەم بەرهەماکە دروستی بکەیت و بڵای بکەیت. ئاوازەکەی خۆم دامناوە بەرهەمی پێشتریشم هەبووە پێشتر هەم بووە بەڵام وەکو دەرکەوتن دەرنەکەوت عینە ما بە کەناڵ کاتی شەڕی داعش بوو بەرهەمێکم تۆمار کرد لەگەڵ برادێکما ڕێز و سڵاو هەیە بووی ئەو کاتە بۆ شەڕی داعش تۆمارمان کرد ڤیدیۆ کلیپێ بوو لەسەر شەڕی داعش تۆمارمان کرد بەنای کوردستان و پێشبەرگەوە بوو. زۆر ڕاستە ئەو بەرهەمەت باس کرد جا لە نێو بەرهەمەکەی ئەوەی کە بۆ پێشمەرگە لە سەردەمی داشان و سیتە دژی داش کاتێکە ئەجەنگان پێشمەرگەکانمە لە دژی داشە ئەجەنگان تۆ لە نێو بەرهەمەکە ملوانکەیەکە لە ملایە کە ئاڵای کوردستانە و لە پشتی شێوە نووسراوە کوردستان وابزانم هەتا و ئێستاش هەر ئەو ملوانکەیە و پاراستووە و هەر لە ملتایە ئەمە هەڵوێستێکی دیکی زۆر جوانە لە تۆ ئەمە زۆر ڕخنم لێ گیری ینی طبعا ئەو شتە زۆر ناخۆشە مەسەلەن تۆ هەر چیەک ئەبێت تۆ نابێت دژی نەتەوەکەی خۆت بی ئەگەر مەسەلەن هەر کەسێک هەر سیاسێک هەر چۆنێکە تۆ ئەو چیەکە مەسەلەن بەرامبەر بە میلەتەکەی خۆی تۆ نابێت هەڵوێستی دژی نەتەوەکەی خۆتە تابێت. ئەمەش شتێکی زۆر باشەکە تۆ لە هەمان کاتە هونەرمەندی و لە هەمان کاتیشە تۆ وەکو مۆنتێرێک ئەتوانیت کارەکانی خۆ بکەی ئەو ڤیدیۆ کلیپی کە دروستە کردو خۆت ئیدێتە بۆ کردەوە بەرهەمەکەی کە تازەش بڵاوە کردەوە سەبارەت بە کوردستان دووبارە ئەوەشیان خۆ وێنەکەت بە زیرەکی دەستکرد دروست کردو و دەستکاری کردو ئەوانی تری خۆم خۆت کاری بۆ وەکەیت. زۆر باشە کەواتە ئەرکی هونەرمەند لە بارودۆخێکی لەم شێوەیە ئەبێ چی بێت وابێ هونەرمەندان لە بارودۆخێکی لەم جۆرە چی بکەن لەم بارودۆخانەیە ئەبێ هەرێکە و لە ئاستی خۆیەوە هەڵوێستێکی هەبێت ینی بتانی پەیامەکەت بگەێنی بە هەموو دەوروبەرت بە و دەوڵەتانی دەوروبەرت چکە ئێمە بڵێ تو نەڵێ ئەوانەی دەوروبەرمان هیچمان دۆستمان نین ئەوەی کە هەیە ئێمە ئەوەی لەسەر شانی ئێمە بێ لە ڕێی هونەرەوە بتوانین پەیامەکەمان بگەێنی. ڕاستە تۆ بەردەوام بوویت لە ئەو هەڵوێستانی خۆتەوەی کە زۆر جوان بۆ لای من سەرنجی ڕاکێشاوم بەجەر لەوەی کە تۆ ئەو بەرهەمەت بڵاو کردەوە لە ساڵی 2014 بڵاوت کردەوە و ئێستاش بەرهەمێکی دیکەت بڵاو کردەوە هەر بەرهەمێکی نیشتیمانیە لە هەمان کاتیشە لە ساڵی 2011 تۆ لە خۆپیشاندانە بەشداریت کردووە سەبارەت بە ئەو بردومانانی کە بۆ باکووری کوردستان هەبوو واتە ئەتوانین بڵین بە کورتی تۆ هەمیشە لە بارودۆخەکانی کوردستانە کوردستان لە بارودۆخێکی ناخۆشا بوو بێت وەکو هونەرمەندێک خاوەن هەڵوێست کەوە شتێکی زۆر جوان. بەڵێ 2011
کەمپینێک ڕاگەیەنرا بە ناوی بلودی ستریک. ئەم کەمپینە لەلایەن نەورۆزی بەڕێز نەورۆزی مانگرەوە ڕێکخرا بەشداروانی هونەرمەندان بەڕێز ناسر ڕەزازی و بەڕێز سالار مەحموود بوون کە توانیمان بەشداری تیا بکەین لەوێشە ئەرچی خۆمان گێڕا. زۆر باشە. بۆچی زیاتر حەزت لەوەیە کە بەرهەمە نیشتیمانیەکان بڵێیتەوە یاخود بەرهەمی نیشتیمانی بڵاو بکەیتەوە؟ بۆچی کاکڕێککەوت نابینین کە بەرهەمێکی خۆی بڵاو بکاتەوە؟ ئەتە بەرهەمێک جگەلەوەی کە نیشتیمانی بێت بەرهەمێکی ئاسایی، بەرهەمێک بێت بۆ خۆشەویستی بێت یاخود بۆ هەر لایەنێک لە لایەنەکانی دیکەی ژیان بێت. ڕاستیەکەی هەنێشت هەبوون لە پێشترە. حەزت لە دەرکەوتن؟ حەزم لە دەرکەوتن نەبوو، بەڵام ئیترم زۆرفەی کاوە بەسەرمانە کە بڵام کردەوە برادەران هاوکارانمان هەمان پەیوەندیان کردوتیان بە چاوپێکەوتنێکە لەگەڵکەین لەسەر ئەم بابەتە. ئێتر ئەنجا بڕیارمە ژنا بەرهەمی ترمێ بەڵام بڵاوم نەکردوێتوانێ کۆمەڵی پرۆجێکتمێ هەمووی حازرە و دام ناوە بەس بڵاوم نەکردێتەوە. ئەوەی کە هەیە بەرهەمێکی نوێیە ئەو لەسەر خۆشەویستیە ئەو دام ناوە ئیشەڵڵا دوای ئەم بارودۆخە تێپەڕێت ئیشی تیا بکەین. ئەی هەر سەبارەت بە کار و پرۆژەی داهاتوت پێم بڵێ با بزانم بەرهەمی دیکەتە بێت، بەرهەمی نیشتیمانی دیکەت ئەبێت هاوشێوە؟ ئیشەڵڵا ئەمە ئیشەڵڵا بەرهەمت ئەبێت؟ ینی ئەم شتە ینی ئەو نێ بڵێ ئیتر واز لە بابەتێکی هونەری بۆ نیشتیمان بێنم لەگەڵ هەر کارێکە هەوڵێن چەند کارێکی نیشتیمانیشمان هەبێت. زۆر باشانی بەردەوام بەرهەمی نیشتیمانی زۆر باشە. زۆر خۆشحاڵ بن کام ئێوارەیە لەگەڵمانە بوویت کاکڕێکەوت. دووبارە سوپاس دەکەین بە هیوای سەرکەوتن و هیوادارین بەرهەمی باشتر و باشتر بڵاو بکەیتەوە. سوپاس بۆ ئێوەش ڕێز بوو سڵاو مەیوەتان. سوپاس بۆ ئەم دەرفەتە. لە کۆتاییە هیوادارم وەکوی کە پێشتر وتم لایەنەکان هەمویان یەک بگرن و ئەم لایەنەیە وەلا بنێن و لە ئێستایە باشترین فرسەتەکە دەستکەینە دەست یەکە و یەکگرتووی. دەستە خۆش بێ. دووبارە زۆر سوپاس. زۆر سوپاس دەکەم.